بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پێم و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. عزیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیاری ئەوەکەین: هۆکارەکانی فریودانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان چییە؟ بۆ ئاگاداری بەڕێستان، لە هەرێمی کوردستان کۆمەڵێک خەڵکی ساختەچی و دەستبڕ پەیا بوون کە بەبێ گوێدانە حەڵاڵ و حەرام، بەبێ ئەوەی گوێ بدەنە دابوونەریت و ئەخلاقیات، هەم لە ڕووی بازرگانی و کەسابەت و تیجارەتەوە، هەم لە ڕووی عورفی ئیجتیماعی و اقتصادی و ئەخلاقی تاکە کەسی خۆیانەوە. ئەو تەوەرەی ئەمانەوێ ئەمڕۆ قسەی لەسەر بکەین. جۆرێکە لە ناونیشانەکانی ئیختیلاس، یاخود سپیکردنەوەی پارە، یاخود دزیکردن بە شێوازێک کە بەرامبەرەکەی بخڵەتێنێ و فریوی بدا تا ئەوەی ئامانجێکی هەیە لەو ئامانجە بڵێن بە ئامانجی خۆی ئەگا، دواتر یعنی ئەو کەسە ئەخەڵەتێنرێ و پارەکەی نادرێتەوە. چەند حاڵەتێک هەبووە لەم ڕۆژانە ڕووی داوە، ینی کەسێکی فێڵباز شوەتە گوندێک لە گوندەکانی هەرێمی کوردستان، لەوێ پارەی لە زیاد لە عفو لە 50 ماڵ وەرگرتووە، هەر ماڵی 7,000 لێ وەرگرتوون بە ناوەیەوەی کەنەوتیان بۆ ئەهێنێت. تاوان ئەمە بچووکترینیانە باسەکەم، گەورەترینیان 20 مان لە هەولێر خەڵک هەبوو، 1200 دەفتەر دۆلاری بردووە. هەروەها لە کۆیە خەڵکێک بە هەمان شێوە پارەی بردووە، لە دەوروبەری ڕانیە و هەڵشۆ و ئەو مەنتیقەی سەنگەسەر و دەواازەی ڕاپەڕین خەڵکێک هەبوو بە چەند ناوێک مەسەلەن کۆمەڵێک پارەیان برد و دواتر دەستگیر کران و ئێستا لەژێر چاودێری حکوومەتان. ئەمانە هەمووی هەبوون بەڕاستی. بۆیە ئیمامی عومەر فەرموویەتی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ: نەکەس ئەم خەڵەتێنێ و نەکەس ئەخڵەتێنم. ئەبێ زۆر ئاگادار بین لەوەی کە ئەو پارەی دەستمانەکەوێ ڕێگەکەی مەشروع یاخود مەشروع نییە، حەڵاڵە یاخود حەرامە. ئەبێ بزانین مەسەلەن ئەمە جیاواز نییە لەو خەڵکەی کە ئەمڕۆ بۆیە نمونەی دەنگدانەهێنمەوە، تۆ دەنگی پێدەی، هیچ فەرقی نییە لەگەڵەوەی تۆ ئەمانەتێکی خۆتت پێبەخشیوە، ئەو خیانەت لەو ئامانەتە ئەکا بە هەمان شێوە لە مۆزوعی دەنگدانیش ئەم مۆزوعە هەر یەکەگرێتەوە. تۆ دەنگی پێدەی، بەڵام ئەو ئامانەت ناپارێزێ، خیانەت لەو ئامانەتی ئەکا، ئەوەی کە خۆی بێوێ و ئامانجانی خۆی هەیەی پێی ئەگا، دواتر پشت لە تۆی هاوڵاتیەکە. یعنی ئەوەش بەشێکە لە تەوەرەکانی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەمان، تەوەرێکە لە تەوەرەکان. لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پێیان هەیە، توانن پەیوەندیمان پێوە بکەن، لە خزمەتان نابین. هەڵبەتە کۆمەڵێک کۆمنتی ژەن، کۆمنتەکان نەخوێنمەوە. سازگار خالی دەڵێ بەشێکی زۆری فریودانی هاوڵاتیان پەیوەندی بە ناهوشیاری تاکەوە هەیە کە ناتوانێت ئەو داهاتێ هەیەی لە شوێنێکی باوەڕپێکراودا هەڵی بگرن. هێمن ڕەسوڵ ئەڵێ فریودان زۆری زۆرە، بۆ نمونە بەڵێنی بەرپرسان لە کاتی هەڵبژاردنەکان وا ئەکات کۆمەڵێک خەڵک فریو بدەن، دەنگیان پێ بدەن، دواتریش هیچ کام لە بەڵێنەکان نەبەنە سەر. شکار ڕەزا ئەڵێ مرۆڤی موسڵمان هەرگیز نابێت دوو جار لە یەک بواردا فێڵی لێ بکرێت. بێستون ئیبراهیم ئەڵێ بەشێکی زۆری ئەوانەی فریو ئەدرێن ئەو کەسانن دوور لە بەهاجوانەکانی ئاینی ئیسلام مامەڵە دەکەن، بۆیە تووشی ئەو زیانە زۆرە دەبن. هۆگر مەحموو ئەڵێ ئەگەر هاوڵاتی وشار بێت هیچ کەس و لایەنێک ناتوانێت فێڵە لێ بکە. سیروان حسێن ئەڵێ بەشێکی زۆری فریودان ئەوەیە بەبێ ئەوەی کەسی بەرامبەر بزانی چۆنە تەواوی متمانەی پێ بکەی. هاوژین ئەبوو بەکر ئەڵێ هۆکاری سەرەکی فریودانی هاوڵاتیان دوورکەوتنەوەی لە ئاینی پیرۆزی ئیسلام. هاوکار عەلی ئەڵێ بێمتمانەی هاوڵاتیان بە بانقەکان وای کردووە پارەکانیان بدەنە دەست کەسانێک و پاشان ئەبێتە هۆی لە دەستدانی ئەو پارە و سامانەی کە هەیەە. زریان مەحموود ژەڵێ بەشێکی فریودانەکان ئەوەیە کەسانێک ئەیانەوێت پارەکانیان بخەنە ئیشەوە، بەڵام بەبێ ئەوەی بەرچاو ڕوون بن تووشی زیانی زۆر دەبن. ئەچمە لای پەیوەندی تەلەفۆنەکان. باوکی هەردەم لە کۆیە وەرەگرم. باوکی هەردەم فەرموو. السلام عليكم كاك محمود. وعليك السلام ورحمة الله وبركاته. باش كاك محمود. باشی باوکی هەردەم، سپاسە دەکەم لە تەلەفۆنەوە گوێم لێ بگرە، مەمنونە بم. بەڵێ وەڵا کاکە من هۆیەکەی ئەوەی بۆ دووشت دەجێڕمەوە. بەڵێ.
يا كان يعني هو خطاي اكو دل باوكتبك اولادي بالربا في دار الرواي يعني وكو باوكي دكا بەڵێ اروح حكومه خلافه خلق كسمو تاولي دكا لا بو بلا ولا حكومه سله ملت دكا ملتي تاولي دكا سله حكومه دكا الا خلق دكاتره جوانە باشە ومشان رويك بو دجربو يعني خلق برو بيديني روي براستي برو لا ديني دروا زۆربەی ئەو حاڵەتانە هۆکارەکەی بێدینیە بەڕای تۆ دەستخۆش لا اواني كفي قول قالشي دبرن يعني برو بيديني برو لا ديني روي لبس لبرو هو كيويا كي لقابه الثقه قول قالشي نابره دەستخۆش لما خلق كان واهم دعوه تتالي برية مالي خلقه تبع لمالي خلق ذكاء جوانە وكيف ما ذكرت ولا مشاركة أنا كرسان البور من لو ما يكسر حالاتي كمان كويا عندك طارق خلق بردو روي بولا زانه تلا زانه تيلي كردو برو شو روي دەستخۆش زۆر سپاس باوکی ئەردەم بۆ پەیوەندەکەت سەرکەوتوبی ئەچمەڕانیە لێەوە باوکی محەممەد وەرەگرم کاکە محمود جان و کاتت باش هەموو کاتت باش باوکی محەممەد زۆر سپاس سپاس بۆ جەنابیش واللهی کاک محمود جان بە حکمی ئەوەی ئێمە لە بازاڕین من لەگەڵ ئەوە نیم بڵێ لەبەر هۆکاری بێدینیە لەبەر وەی زۆر جار دەبینی تەماشا دەکەی موسڵمانێکی زۆریشە بۆ کارەی خودداوە بەڵێ بەڵام بە تەسەووڕی من با یەکەم جار لە مەسەلەی کوردیەوە دەست پێ بکەم مەسەلەی کوردی هەیە دەرێن ماڵی نەخۆری لۆچەک مەسۆری بەڵێ ئەو دا مەسەلەی عەرەبی هەیە دەرێن مالی الهەوە للهەوە من مەبەستم چ لەو دوو مەسەلەی بەڕاستی عیبە کاک محمود ئینسان پیاو بێ دەفتەرێک دوو دەفتەر چوار دەفتەر پێنج دەفتەر دە دەفتەر هەبووە 50 دەفتەر دایکی بە خەڵک بۆی ئیش پێکە ئەی خۆ چی چۆن یعنی دڵت ئەو جورئەت و مەغامەڕەیە دەکەی $5 ملیۆن بدەی بە کەسێک ئەو کاسر بۆ پێکە بەڵێ بڕ بە 5 خانووی بدا 5 خانووی بدا ئەگەر خانووی بە شتێک کەمتریش بدەی بە فەقیر و مستحقان هەموو بە کەسابەت هەموو بە زەخیرەی قیامەت هەندێک شت هەیە ئەوجا مەسەلەی کوردی تریش هەیە ئەوە بەڕەئی من هۆکاری ڕئیسی ئەو بابەتەیە دەرێ هەتا تەماحکار هەبی سەختەچی بازاڕی ناوەسیتن کاکە مەسەلەکە تەماحە تۆ دە دەفتەر و 20 دەفتەر و 50 دەفتەر لە ماڵەوە هەیە ئەگەر ناچی بە مەرچیشی بدەی بۆ دیدەی بە خەڵک بخواتن پاشان ئەوانە بابەتی حرانیەکەیان لە دوورەوە دیارە ئەگەر مسڵمانی بیکە یا غێری مسڵمان لەگەر ڕێزم و ئەوانەی کە تووشیش بووینە کە چی کەسابەتێک هەیە لە دەفتەرێکی مانجە سێ وەرەقەت پێ بداتن ئەگەر دڵنیا نەبی کابرا هەتا با بڵێین ساڵێکی دەداتێ دەکا سیگەوە دوای هەفتەیەکی تر لێ دەخواتن ینی پارەی خۆیەتی پارەی ئەو دەفتەری خۆیەتی باوکی محەممەد دەیداتەوە هەتا سیگەڵا دوایی بۆی دەردەچێ دەم خۆش کاکە محمود جان پارەکەی خۆیتی بەی دەردی کابرا گوتنی هەڕۆنی خۆیتی لە سنێری خۆی ڕۆنی کابرا لە سنێری خۆی دەداتەوە ژوا دەزانی ئەوە کاشتی کە زۆر دەمی چێو دەکاتن و پارەکەشی دە زیاد بووندایە کورت و مختصر بەڕاستی بەڕەئی من ئەوەیە یعنی بە چاوێکی نائاسایی سەیری ئەو کەسانە بکرێ کە پارە دەدەن بە کەسانێک ئیشی لە بۆ پێکەن ئەو کەسێ پارە وەردەگرینە واللهی من بەش بە حاڵ خۆم وەکو دنیایی وەکو قیامەت نا کە ئیشەکە حەڵاڵ و حەق و عەدالەت نییە دەرێم ڕەبی عافیەتیان بیتن مادام ئەوان خۆیان دڵخوار بیمار و مندار و بە ماڵ و منداڵی خۆیان دەستەکانت خۆش بێ باوکی محەممەد جوانە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس پەیامەکەت بە جوانی گەیشت سپاس دەکەم ئەچمەلای کاکسامان لە شاری هەولێرەوە السلام عليكم باش كاك محمود عليك السلام كاكسامان جان باشی برام باش دەستخۆشی بەنامەکەت دەکەم کاک سپاس محمود دەکەم برام مەمنونە سلامت بێ حافتی ئەنگۆشتم بێزاکی بۆ قوڕەخا زۆر داوای لێبردنم هەیە هەدە تەلەفۆنی دەکەم لە خزمەتم کاکسامان سلامت بێ تەلەفۆنم لەوە برایانی کۆنتڕۆڵش کرد گوتنی یعنی بەخە ئەدەم پەیوەندی پێ کاک محمود وڵی کاک محمود بەڕۆژێک پەیوەندی پێ کردمە هیچ نازانمەوە 2 هەفتە 3 هەفتەیە هەدرێ هەر کوڕ ڕۆیەخوا نەهات
تلفونش جواب نادى لسه بەسەر چاو باش نازم داكم بو خويا يعني علاج وشتي هلا بمنا كاك بخاطري او خويا ولا بخاطري داكم يعني او كان يشتك مع بك مسلمان ابو خويا يعني ارزاق وسمان هيك اشاره مالي يعني علاج وشتي ولا باخذ دزاني هل بتسجل يعني دريون کاک سامان اذا او كان كم بكن وخوش ممكن قلت ميش كريكاري ذا كم شو لە خزمەتی هذا ما تركت جيبه جينا بهر بەڵام دەستگای بەخشین کاک سامان کاک سامان کاک سامان دەستگای بەخشین لە هەولێرەوە پەیوەندیان پێوە کوردی من بزانم کاک سامان دەستگای بەخشین لە هەولێرەوە پەیوەندیان پێوە کوردی من بزانم وایە والله هيك جانا يشوفوا صحتي نازم حتما نازم كل کاک سامان ڕێکاری خۆیان هەیە من ئاگادارم کردوون ڕێکاری خۆیان هەیە بە ڕێکاری خۆیان هەڵئەسن ڕەنگە تۆزێک دواکەوێ بەڵام انشاءالله پژوێ نەخراوە لەوە دڵنیابە من كاك مع موتيشن قلت مركن مالي دوانيشن قلت لا هەروە دەکەن بێگومان وا دەکەن انشاءالله ئەوە تۆزە لافاوشت بوو لە هەولێر مەشغەڵەتیان هەبوو ینی خەڵکی تریان بەسەر کردوتەوە بەڵام سەردانی تەکەن بە دڵنیایەوە انشاءالله برام بس هذا البرنامج عايز اني يعني كمان بنتي وكيكات محمود هذا مسلمانش ان شاء الله تجي لي هذا اشتكي في اوقات والله يعني بهالكسك يعني رقم وشتك باشا برام باشا خوا قدرت به سپاس السلام عليكم وعلى قلب وعليكم السلام ورحمه الله وبركاته كاك محمد لبينجونو فرمو السلام عليكم عليك السلام ورحمه الله قربان كاك محمد باشي شكر باشي كاك محمد جان سپاسەکەم سلامت بیا خوا تەوەرەکەتان لەسەر چییە ڕەحمەت نەبێ باسی فریودانی هاوڵاتیانەکەین بەڵام پێشوەخت پێم بڵێ بەفرەبارێ لە پێنجوێن ئێستا وەڵا دارێ کاک محمود یان کاک محەممەد وەڵام مەحموم قوربان محەممەد و مەحمود و ئەحمەد فەرقیان نییە یەک شتە وەڵا سکول ساز وەخوا بارێ بەڵێ ئەبارێ الحەمدولیلا زۆر باریوە وەک بزانی وەڵی تر ئەو نەباریەوە لە ملەکەوە تۆکێ سادە ڕێگری لێکراوە جینان لە ناو شارە هیچ نییە جینان لە شاقەکانە باریوە دەیخوای گەورە بەرەکەتی تێخای شەڵا فەرمو قوربان باسی فریودانی هاوڵاتیانەکەین باسی فێڵبازی و تەڵەکە بازیەکەین مدمنەوەی گەرمەوە بۆ حکومەت یەکەم وەنیش ئەم حزب ئیسلامیانە ئەوایە تۆتێ بەڵێ شتیان هەبووە لەسەر ئەم باسەیە چونکە حزب ئیسلامیانە تەبعاً ئەوایە قسەیان هەبووە لەسەر ئەم شتانە یا شتەکە چی بووە خوا کاک محەممەد ئەگەر ڕوونتر پێم بڵێ حزب ئیسلامین و بەناوبانگ ئیسلامن و بەڵێ یەکەم تاوانەکە لەسەر حکومەتی هەرێمی کوردستانە باشە ویستم ئەوە بپرسم پێت باشە حیزبە ئیسلامیەکان چی بکەن بۆ نمونە وەڵا حیزبە ئیسلامیەکان باسی ئەوە بکەن کە خەڵک بەڕێی باشا بکەن ئامۆژگاری خەڵک بکەن و حکومەتی هەرێم خەڵکی پێشوێ خستووە خەڵکی پەراوێت خستووە داواکارین لەم حزبە ئیسلامیانە ئامۆژگاری خەڵک بکەن یعنی خەڵک ئاوەڵ هەمووی ئەگەڕێتەوانە بۆ نەبوونی موچە بۆ نەبوونی خزمەت گوزاری بۆ نەبوونی بێکاری بۆ بەرە حەچی شتە تەواو قوربان پەیامەکەت گەیشت پەیامەکەت بە جوانی گەیشتین سپاس دەکەم دەست و چاوت خۆش بێ زۆر بەڕێزی خواگەدارت بێ کاک محەممەد جان ئەچمە لای باوکی عەبدوڕەحمان لە هەولێرەوە السلام عليكم ورحمة الله وبركاته وعليكم السلام ورحمة الله وبركاته لأخوي قولة داركانا مخوي بودرقات كان درسات لان كاتو سركوتوي هدو الدنيا تلانك إن شاء الله يا رب أجمعين يا رب يا رب كاكا محمود سنتا بياتت شي كلامي خوي بودرقات عزدكم تيشي محمد صلى أو نمونيك بس خلق دعاتوا بله خوي بودرقات فرمي أي محمد صلى الله عليه وسلم وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر جوانا أي محمد صلى الله عليه وسلم بأمتكات بمرضات بري حق بيان كراوة كقرآن كإسلام هركس يكشن كوتلي في غمر صلى الله عليه وسلم أو ديار الرجال بحشته هركس كفاري كاتن إن اعتدنا للظالمين نارا أحاط بهم سرادقها أقولك ما دابين كده لو كسانك كوا رباز ورزق إسلام هالنار جيلا بله إخوي برودكار أقري دايتما يعني زارك دو سي تار بين الشرس كسرك دوكا سيكا تاركك
يعني تشتك وامان لي بكاتن براسي خوش ساري ما خوش ما بتوصل خو بس براسي او كسانا لقريس ملويان خوش يعني تمام الدنيا حرام او انت تكربني لقى حرام او انت لقى الحرام تكرابونا فالمدير بيغمبر اخوان صلى الله عليه وسلم بيسو كوا بيغمبر صلى الله عليه وسلم فرمي هیچ کەسێک تا نابزوێت لە ڕۆژی قیامەتە تا چاو پرسیاری لێ نەکرێت یەک لە پرسیارانە مارە ئەو مارە دەبێتە دوو بەش کوت پێیان کرد و لە تشت سەرف کرد ئایا ئەو پارەی دەدەی مانجێ سێ وەرەقەی وەردەگری مانجێ وەرەقەچی وەردەگری پێت عرارە پرسیاری مامۆستایەکی ئاینت کردیە چووی کە نوێژ دەکەی ڕێبازی پێغەمبەر هەر بژادەیە بە نیەتی خۆت کە خۆت پێ موسڵمانە ئایا معاملەیەک دەکەی پرسیاری مامۆستایەکی ئاینت کردێتەوە ئەو معاملەیە دیارە حەلالە یا حرامە کە دەشی دەقەومێت بێپەنا بۆ مامۆستایان ئاین دەباتن ڕەخنە لە مامۆستایان دەگریتن مامۆستایان لێیان ڕوون نەکردنەوە بە پێچەوانەوە بەڕاستی مامۆستایانی بەڕێزخوای گەورە پایداریان کاتن لە زۆربەی وتارەکان نەسیحەتمان دەکەن کە دەرێن دوور بن لە حرام ئەوە نەتیجەکەیتی پێغەمبەر صلی الله علیه وسلم چاو لە نزمی خۆتان بکەن چاو لە سەری خۆتان مەکەن ئەگەر چاو لە سەری خۆتان بکەن يعني حسب نعمته شكرا بجر نعمتي خواهي كالپروردگار باوشي عبد الرحمن بله پیغمبری عزیزمان صلی الله علیه وسلم کە نعمانی کوڕی بەشیر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمودەیەکمان بۆی جێڕێتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی إن الحلال بين وإن الحرام بين حلال دیارە و حرامش دیارە دواتر فەرمێ وبينهما أمور مشتبهات واتە گومان لێکراو هەیە لە نێوانیاندا باشە بۆیە ئەبێ زۆر ئاگاداری ئەو گوماناویە بین ئەو بابەتە گوماناویە بین کە لە مۆزوعی حەڵاڵ و حرام تووشی ئینسانی موسڵمانە بێ حەدیسەکە دوور و درێژە پوختەکەی ئەوەیە ئەو گومانانەی کە هەن لە بابەتی مەعاملەی حەڵاڵ و حرام ئینسان بەرەو هەلاکەت ئەبا بەتایبەت ئەمڕۆ ئەبینین مەسەلەن خەڵکێک هەیە گوێ بە ڕیبا و فایز نادا ئەمە خەتەرناکە زۆر خەتەرێکی گەورەیە لەسەر کۆمەڵگا ئەوەی کە گوێ بە ڕیبا نادا کە بە فایز نادا ڕیبا ئەوەیە کە تۆ بۆ نمونە دەفتەرێک دۆلار ئەدەی بە کەسێک مەسەلەن 10,000 دۆلار ئەدەی بە کەسێک ئەڵەی دوای ئەوەندە ماوە من بۆ نمونە دەفتەرێک و 20 وەرەقەم لە تۆ ئەوێتەوە یان 120,000 دۆلارم لە تۆ ئەوێتەوە ئەمە زۆر حرامە خەڵک ئەمە نازانێ ئێمە قەرزی حەسەنە قەرز دەست قەرز لەناو ئێمە زۆر کەم بۆتەوە کابرا چاوی لە مەسلحەتە ئەگەر قەرزێکت بداتێت چاوی لەوەیە چۆن مەسلحەتێکی دەستکەوێت لەم پارەی کە بە تۆی ئەدا دوایی بۆی بژێڕیتەوە بۆیە بێ زۆر ئاگاداری و خاڵانە بین ئینشاءالله خوای گەورە هیدایەتی ئێمە شوێژ بدات سپاس دەکەم کاکە محمود جان شتێکی هەرواقع ڕوویدا سەفەرەکەم کرد یەک لە سەفەرەکان چوومە گوندەشی زۆر غەریب و فەقیر بوون لە ماڵێکی مێوا بۆ نمونەیان لە منینا گوتی کەسێک هاتە ئێرەشەوەچی سەد مەڕی لە مالێکی کرد مالەکەش هەلێ مەوجود بوو گوتم باشە مەوجود چ بوو گوتی سەد مەڕی لێکردی شوێ پێ کاتم بە مەحمەلە سبەینی عەلەسەس سەد مەڕەکەی ببا خاوەن مالەکە گوتی کاکە پارەت پێ نییە کەفیلە شتە گوتی کاکە وەرە 20 سەرمەڕی لە خۆت هەر بژێرە ئیلەکەتان بی وەچی هاتمەوە پارێکی سەد مەڕەکەمیە ئەو بیشتر لەگە خۆم دەبمەوە کابرا چی کرد بوو لەناو گوندەکەی ئەوەندە غەریب عابوو گوتی وەڵا کاکە ساحب مالەکە ڕۆبی کردن شاری قەڕەوە بخەرم بسار بیعی 80 سەرمەڕی بردی زواب ئیلەکەم بەجێمایە کابراش گوتی کاکە هاتوو 80 سەرمەڕ ڕۆیشتە پارێک کو دێتەوە زمانی کەفیلی سەعات ماری خۆت جێڕایتەوە خۆی ئەمە خەتەرەکەیە کاک باوکی عەبدوڕەحمان زۆر تەواوە و نمونەیەکی زۆر جوان و زیندوو بوو بۆش خۆمان دەینەوە بەڕاستی زۆر پاکە بە تاکید سپاس بۆ پەیوەندەکەت دەستخۆشی لێکم زۆر سپاس باوکی عەبدوڕەحمان لە هەولێرەوە لەگەڵمان بووی ئەچمە لای هاناخان لە کۆیەوە سلام علیکم کاک محمود وعلیکم السلام هاناخان ببوورە دەمێکە لەسەر هێڵی باش کاک محمود باشی تۆ هاناخان سپاس دەکەم کاک محمود هەڵای کارەبامان نییە ناڵام تەوەرەکەسانە سەستیا دارم کرد باسی فریودانەکەین هۆکارەکانی فریودانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستانەها خەڵکی ساختەچی زۆر بووە خەڵکێک زۆر بووە کە پارەی خەڵک ئەخۆن کە چاویان لە مڵک و ماڵی هاوڵاتیانە بەرپرسانی هەرێم بەرپرسانی حکومی دز و جەردەکان ئەوانەی کە
خوا ناناسن حەڵاڵ و حەرام لە یەک ناکەنەوە. بەڵێ کاک محمود گیان بەڵێ بەڵێ هانا خۆشی وای لێ هاتووە ینی مەسەلەن بۆ ئەو ڕووداوی لە کۆی ڕوویدا ئەو خەڵکە ینی کە پارەی هەیە بیدابن یان دەوەرەقەی بدا بە کەسێک کە پێویستی یعنی خۆی گەورە بەدەهێنە بۆی پڕ دەکاتەوە ئەمە هەر قازای شتەکە خۆی گەورە بۆی پڕەکاتەوە و هەمیش خەیر لێداو ینی خەڵکە لە نەبوونی ڕووبار لەکانی هەر کەسێک کە پارەی دەداتن بە ئەو کەسانە یعنی بیدا بە ماڵە فەقیرێک خۆی گەورە بۆی قەرەب وەکاتەوە داهەندێکی بۆ گەڕان دۆزیەکەی باشە ئێمە ڕۆستین بیدەین بە کەسێک کە لێ پارەکانیان ئەخوا و هەمیش نابارە بن کە بە قازاندی لێوەرەکەن هەمیش ئەوە دەبێتە بەڕزە یعنی هەم تاوانباریش دەبن لە دنیاکەی تویشە یعنی و هەمیش لە دنیاش قارەکەشیان ئەخوا ڕاستە کاک محەممەد گیان دەستخۆشین زۆر زۆر ڕاستە بۆ ئەم بەشتەوەرە زوانە و یاخوا هەر بمان بمێنی کاک محەممەد گیان هەر بژی زۆر سپاس ئەمان درێژی زۆر سپاس خوشی بە ڕێزی منیهانا خان دەست و چاوت خۆش بێ بۆ پەیوەندەکەت گەورەت کردین سپاسە دەکەم ئەزیزن ئێوە ئەچمە لای باوکی حسەین لە چەمچەماڵەوە. سلام علیکم کاک حاجیان. وعلیکم السلام ورحمة الله وبركاته باوکی حسەین. چاوت ماتەکەم کاک حاجیان. باوی کارمەندانی پێیان سەرکەوتوو بن ئینشەڵڵا خۆی گەورە سەربەرزتان کات. سپاسی جەناب دەکەم ئەوانی سلااو و ڕێزیان بۆ جەنابەت هەیە. برای گەورەم چاوتان ماچەکەم یاخوا برام سەرکەوتوو بن. کاک حاجیان دوو زۆر فریودان هەیە فریودانێکیان خەوە ئەوەی کە خۆمان بە خۆمان یەکتری فری وەدەین. فریودانی دووەمیش ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستانە کۆمپانیایە لەوەتی هەنار خەڵک فری وەدەن. جا فریودانی یەکەمیان کارە سادەکەوەیە من بۆ خۆم کێشەکەەوەی تاوانەکە خۆم لەبەرەی من بۆ خۆم کاک حاجی ئەو پارەی هەمە نەتوانم دەستی پێ نەچێ خۆم بی خۆم دەتخواوی کە فری مەداوەڵات نێشی ژیانی بەبازی خۆ تو خوا باگم خەڵک هەیە خانی فرۆشتووە کاک حاجی بداوێتی کابرای فریودەر با بڵێن کاک ئەمە مانگانە لەسەری پێم سیستەم ئەلکترۆنیەکە بەڵام مانگێ و ناچێت سەری مانگێ و ناچێت سەری ماوە لە دوایە خوای لە دوای تۆ بیتە ئەگەر چەند کەس من و تۆ ڕێگای منەوە پێنج کەسی تر بێوا بێتە پشکێک تۆ نەکەی تۆ زیاتر تۆ سێم هەڵخەڵەتان نەکە ینی تا ئەم دقەیە تایسە خۆمان فکرێکمان لە خۆمان نەکردوێتەوە من ئەو هەڵخەڵەتێنم و ئەو هەڵخەڵەتێنێ وەڵا کاک حاجی یەکێک لە ئەوانیان من بە بڕای من بۆ خۆم برادرم هەیە پێشی من تۆتمە بەخوا جێگای خەفەتنی پێش یا برادر هە بۆ باسی کردوتمە گەر بۆ ناخوێ پارەکە من لی خۆم دەستۆرە دەگەیتی بۆ ئەوتم قیتی خۆ خراب ناڵێم من بی خۆم لە ئەشخوا بە ئاشکرا پێتەڵێم بۆ ئەیدەی بۆ بۆ معلوماتت کێشەکە لەوەیە کاک حاجیان یعنی من ئەو پارەیە ئەی بەم بەدەستی خۆم ئەیدەمە دەست حاجیجان ئەڵەم چی ئیشێکی پێکەی وەڵام پێت ناڵێم بۆ کاکە پێت بڵێم تۆ پارەی چاکترت پێ یا برادر هەیە زانم وەڵی مەبلەغێکەڵێ ینی چەند بەدەیان دەفتەر ینی بڕابکە خەڵەکە بۆ پارەی تیا چۆ نزیک بەس خۆی لە نزیک سی دەفتەری داوە چۆ بە کابرای تۆتی کاکە تۆ چ کەسابەتێک بەم پارەکەی منەت دەمی ئەخر سی دەفتەر دۆلار تۆ خۆت نەزانی کەسابەتێکی پێ بۆچی ئەیدەیت بە کابرای خوا دەستی خۆر وەڵانی نەزانی ئەمەی دووەمیان حکوومەت یاریێمیش تا ئیستا کە بۆی ئاڵم دوو زۆر فریودانم سەرانەی کە قەتعایەک هەڵەواسی لێ نووسی ئەم دوکانە ئەوهایی ئەمەم هەیە سەرتاشخانەیە یا هەر شتێکە مەتر بە مەتر بێ ئەوێ ئەوەیە سەیری کە هیچ یاسایەکیش نییە وەڵا $100 بدەرێ لەبەرەوەی ئەمە سەرانەیە وەڵا هیچ پەرلەمانەوە دەچێت یاسایەک پەرلەمان بڕیاری لەسەردا بۆ هەموو سەرانەی کە لێ لە پێوەری زیرەک لە پێوەری ئاو لەم سەرانەی مرور لە هەرچی بڵێ فەرموو 1 ملیۆن دیناری تێچێ سیارەیەک ڕقەمزەر بکە بەناو خۆتەوە ئاخر بە چی یاسایەک من پێوەرە هیچ شتێک نییە ئەمە فریودای کە کاک حاجی ئەمە شتێکە لە هەموو خەڵکیش لەوانەوە هەموو فریودان ئیستا من سیارەیەکم کڕیوە 8 مانگی 12 کڕیمە قەرار وا و بە قسەی خۆیان بە قسەی تەلەڤیزیۆنەکانیان تیان کاکە ناوە تەواو تا مانگی سێوچی و نەشتیوان نییە هەر لێ دووەرەگرن من پێم خۆشە پەرلەمانتارەکانی وانەی ئۆپۆزیسیۆنەوانەی کۆمەڵی ئیسلامی کە گوێیان لێمانە بەداداچوونی تەواو بکەن بۆ ئەم سەرانەی کە لە خەڵک وەرەگیرێت نەبڕاوە
و داوا لە سەرۆکایەتی پەرلەمانکەن هەڵوێستێکیان هەبێت کە بۆ خۆیان عایدەم حیزبانە هیچ شێشێکیان نێو نەقیان وەڵڵا خراپترین کابینە لە وەتای دەنەوەتیەکەوە دروست بووە ئەم کابینەیە بوو خراپترین کابینە بوو بۆ چەساندنەوەی خەڵک بۆ برسیکردنی خەڵک بۆ ڕوتاندنەوەی خەڵک بۆ فریودانی خەڵک بەڕاستی ئەوەی پێیان بکرێ بە فکریانە بێ 5,000 دینار بێ لێمانی وەرەگرن بەداخەوە کابینێ هیچ شتێکی بۆ میلەتە نەکرد حاکمی عسکەری و نادادپەروەرە بۆیە حاکمەکەی حاکمێکی عسکەری و نادادپەروەرە ئەمە هەمووی ڕەحمەتی بەڵام چی بکەین بەرمی لە نەوت چمانە دەرێ بەرمی لە نەوت بە $80 فەرم و موچەکە تایەکە تەوزیع نەکراوە. دەستی خۆش بێ باوکی حسێن سپاس بۆ پەیوەندەکەت سەرکەوتوبی زۆر سپاس ئەچمە لای مام جەوهەر لە کۆیەوە. مام جەوهەر بەڵێ ئێوارە باش چۆنی بە قوربان هەموو کاتت باش مام جەوهەر زۆر سپاس. وەڵی کاک مەحموود دەربارەی ئەو مۆزوعی جەنابەت دێڵێ ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو شەخصەی کە پارەی دەداتە ئەو شەخصەی بەڵێ ئایا فەقیرێک بستەکن ئەو کەسەی داوای دوو وەرەقەی لێ بکات دەیدا تێدا ئەوانەی بە دەفتەر و بە دوو دەفتەر بە سێ دەفتەر دیادەنێ ڕەبی حافظیان ڕەبی ئەوەی کە لێ وەردەگری دەیخوا ڕەبی مبارەک بەڵام بامە بگەڕێنەوە سەر ئەستەکەی لەرەن حکوومەت خوای سەر ئەرد ئەدی حکوومەتەکەی جەنابەت 20 قسوور موچەی خانە نشینی فەقیر دەخوا لێبرێنی موچە دەخوا بە 3 مانگ موچەکە داناتێ 200 ملیار دینارەکە دێ دەیدسی دەرێت چاوەڕوانی 200ەکەی دیکەمە ئەدی ئەوەی دەرێتی دوو بنەماڵە 30 ساڵە کورد دەتەوشتێنەوە ئەوانە سەبەبکارن وەزارەتی ئیشغاڵیان دسی گومرگەکان دزی بوون هێزی عەسکەریان هەرچی ئەسەحیان هینا دستیان وەرە پێم برێ ئەو هەمە بندیوارە چییە کامیان خەتەرترە ئەو هەمووە خراپکارەی کە ئەو یەکێتی پارتی دەیکا ئێستانەوەتی لە بەغدانە خواگەیان لە کوردستانە سەدام قسەی دوانی کرد وەختی خۆی گوتی هەر کەسا دیفاع لە خاکی خۆی نەکا نامورسی نییە کابی یەکێتی پارتی نەدیفاعیان لە خاک کرد نەدیفاعیش دە میلەت دەکەن نە میلەتیشان پێ بەڕێونەتی کابی ئەو میلەتە بەکەی بخۆی هەر شتێکی گوێ دەیکا لێرە کارە سەربارەکە حکوومەتی هەرێمە بەناوە پەرلەمانە دروست دەکەیە ئەو حکوومەتە ئەو گەندەڵە ئەوەیە باجی دەرامەتەکەی ئێستا دەیدەی خەڵکی فەقیر ماری کاول بوو دوس و جەردە و ڕێگر و مافیا وەکو بنەماڵەی تاڵبانی بارداری یەکێتی پارتی ئێستا باڵا دەست لە کۆی ئێستا نەفت ناچێ دەرێ ئەوەی پارس پای پێرا وەریگرتە نەفتی نادێنێ وەرە پێم بەرێ حکوومەتەکەی کوێتی نەفت دەبێتی حتا ئێستا بەرپرسێک نایەتە سەرخەت بەرێ خەڵک وەستی شارەکەی وایە لۆ خەتای کێیە ئێخوابی بەرپرسەکانن کێ دەوڵەمەندە بەرپرسەکانن یخوا ئەم نووس و پارەمان نییە ئەمە بتمەکردنیە کە چێستا توانێت دکتۆریم نییە ماڵی مسلمانێکی ئاوابی ماڵی ئاوابی جاروبار هاوکارمەکە مەمنونیمە ئەوە پارەی کارەبا قەردارم پارەی ئاو قەردارم دەبا بتمەخینەوە کە سێفرم دەوەڕەقەم دێ دەمداتێ دەستەکانت خۆش بێ مام جەوهەر مارێ مام دەنالی مارێ مەسعود بازالی کارە سپاس دەکەم مام جەوهەر بۆ پەیوەندێکەکە دەست و چاوت خۆش بێ گەلێک سپاس خوارد لەگەڵ زۆر سپاس ئەچمە لای کاگنەی چیرەڤان لە سیدەکانەوە. السلام عليكم كامري فريد. وعليك السلام ورحمة الله كاغني چیرەڤان. يا ربي خواهي قورة بالطاريزي خو مال من دار وكمو اواني كنالك اي بريز. سپاس دەکەم جانەکەم دەست و چاوت خۆش بێ مەمنونم زۆر. والله كامر هو من لدوام بيش مرقمة لسيدكان. بەڵێ بەڵێ لەش ساغ بێ. بۆ کەسانەی کە ئەڵێن پێشمەرگە هیچی نیە و نازانتە ڕەنبێ هەندێک کەم و کورتی هەبێت بەڵام سوێن بەخوای گەورە ئێستا من لە دەوامم یەک ماوەتر بەفرکەتی والله بالله وبالله نفت يعني نفتمان زۆرە ئەرزاقمان زۆرە والله ئاویشمان مقەتەرە زۆر سپاسی فەرماندە بەڕێزەکەمانەکەین بەڕاستی يعني ئەگەر یەک مانجی دیکەش ڕێ نەبێت دشمان هەمووی لە زیادەوە هەیە زۆر کەسەرێ پێشمەرگە ئەوەی نییە ئەوەی نییە گوناحات وەڵاهی هەموو فەرماندەکان شتی خۆی بە تەواوی وەرەگرێت ئەگەر هەندێک فەرماندەکەم و کورتی هەبیەوە ئەکەوتە مەسوولەکەیان ڕاستی دەستەکانت خۆش بێ زۆر زۆر باشە الحەمدولیلا کە هەموو شتان هەیە زۆر دەستخۆشی لە فەرماندەکەمانەکەین بەڕاستی لە هەر هەموو کەسانێک کە مەسوولی ئێمەن بەڕاستی هەموو شتمان دابین کراوە سوێن بەخوای گەورە ئینشاءڵڵا بە خیلاف نارێم دەستەکانت خۆش بێ ئینشاءڵڵا زۆر زۆر بە الحەمدولیلا
الحەمدولله کەوایە ڕاستی ڕێومێ هەندێک سەختە بەس وڵا بین بۆ ماڵەکەنەوە ئینشاءالله بەڵێ بەڵێ زۆر باش سپاس بۆ مەسئول فەرماندەی ئێمە سپاس بۆ وەزارەتەکەشمان بەڕاستی دەست خۆش سپاس بەفعلی ئەگەر ئەویان بۆ فراهم کردبن ئەویان بۆ دابین کردبن دەستخۆشییان لێکەین زۆر گرینگە جیاوازی نەکرێت لە دابینکردنی پێداویستی لە نوختەیەک لە سیدەکان لەگەڵ نوختەیەک بۆ نمونە لە جەلەولا لە حەمرین لە دووسخورماتوو لە کفری لە ئەو منتیقانەی کە گەرمیانە بۆ نمونەی تر ئەوانەی کە هاوسنورن لەگەڵ داعش ینی بۆ نمونە ئەوەی کە جەنابەت باسێکی کە هەموو شتێکتان هەیە مەرج نییە لە لای جەنابەت هەموو شتێک بوونی هەبێ وجودی هەبێ لە نقطەیەکی کە لە میحوەرێکی تر لە لای پێشمەرگەیەکی تر بە هەمان شێوە بێ ڕەنگە ئێستا پێشمەرگە هەبێ لەو سەرماسۆڵە هەڕەق بوو بێتەوە لەوەی کە نەوتی نەبێ داری نەبێ خۆی پێگەرم کاتەوە وەسیلەیەک نەبێ لە وەسیلانەی کە لە لای تۆ ئێستا فەراهەم و موجودە الحەمدوللیلا لە لای ئەو نەبێ جیاوازی دوو ئیدارەیی هەمیشە هەبووە ئەوەی ئەو منتیقەی تۆ دیارە باسیەکەی باشتر چاویان لێتی و باشتر بەدەمێوە هاتوون وەک لە منتیقەی خوارەوە ئەوی ژەگەڕێتەوە بۆ سەرکردەی حیزبەکان جیاواز مامەڵاکەن لەگەڵ کادیر و ئەندامانی خۆیان ئەچمە لای کاک پۆڵا لە هەولێرەوە سڵاوی خوا لە کاک مەحموود لە بینێرە بەرغەیەزەکانی سڵاوی خوا لە جەنابەت کاک پۆڵاگیان زۆر سوپاس دەست خۆش تەوەرەکەت گرنگە دەبستین بۆ دووبارە دەبێتەوە کاک مەحموود گرنگی لەوەیە بۆ دووبارە دەبێتەوە بۆ کاری تیا ئەو زۆرە فریودانانە دووبارە دەبێتەوە بۆ پەندی لێ وەرناگیرێ بەیانی ناسیاوێکی یەکرد تر داوسێکەی دووبارە دەبێتەوە بە شێوازێکی تر مامەڵەکە جیاواز هەمان شت فریودانە من دەبێت باز لەوە بکەم بەداخەوە ملەتی کورد شتێکی جیاوازە لە ملەتەکانی تر خۆش باوەڕە کاک مەحموود ساویلکەیە ئەگەر لێم زویر نەبن ساویلکەشمان پێوە دیارە چونکە هەر لە ناحیە دینیەکەیەوە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرموویەتی لا يلدغ المؤمن من الجحر مرتين جوانە هەر لە کوردەواریش وتراوە جارێک پێڵیان لێکردی خوا بیانگرێت جاری دووەم خوا خۆت بگرێت وەرە پێشینەوەیەک بکە بزانە ئەوانەی بەشدارن هەم فێڵ لێکراو هەم فێڵ باز هەردوو لایەنیان ئایا کامیان لەسەر بازنەی شەرعی دینی دەڕۆن کەواتە لە ئاینیەکەیەوە لاوازن بەداخەوە لە ڕووی یاساییەوە ئەوانەی ئەو مامەڵانە دەکەن ئایا کۆمپانیایە بە ناوی دەستە و تاقمن ئەو کەسەی مامەڵەیان لەگەڵ دەکا ئایا لەوەی کۆڵیوەتەوە زەمانەتیان ڕەسیدی داراییان هەیە لێوانە ئەو بپرسین خاڵێکی تریش وشیاری تاک لەوە نییە تەنها لە پڕێک ببێتە کوڕێک نا لەوانەیە زۆر جار سەرمایەکی تاچی هەبووە هەژار نەبووە بەڵام ویستویەتی لە پڕێک ببێتە کوڕێک تەما وەک لە کوردەواری گوتراوە تەما سواری سەری بووە کەواتە لێرەدا دەبێ ئێمە پێداچوونەوەیەکی ورد بکەین ئایا ئەوانەی تێوەگڵاون لە هەردوو لایەنیان ڕۆڵی دام و دەستگاکان چن چەند کەسیان گرتوون لە پێڵبازەکان چیان لە پشتا وە کۆمەلگاکەس زیاتر وشار بکرێتەوە بەداخەوە خۆزگە کەناڵەکەتان هەر لە 3 ساڵی ڕابردوو لە ڕێگەی ئەمێرە بەڕێزەکانتانەوە لە شار و شارۆچکەکان تەنها ئامارێکیان بکردبایە چەند دیاردەی وا ڕووی داوە ساڵانە بۆمانیان دووبارە بکردبایەوە بەرنامەی تایبەتی لەسەر بکرابایە هوشیارکردنەوە بکرابایە چونکە ئەوە ڕۆڵی سەنتەری پێگەیاندن و وشیارکردنەوەی لە کوردستان نییە ڕۆڵی دام و دەستگا پەروەردەیەکان و زانکۆکانە تا بوارەکان شۆڕ ببێتەوە دوانمونەش دیسەلمێنم کە ملەتی کورد بەداخەوە خۆش باوەڕە ساویلکەیە ئەگەر لێم زوێر نەبن خۆ دەیان ساڵە کوڕی کورد بە کوشت دەدەن دەسەڵاتداران دەیان ساڵە بە ناوی کەرکووک حەمرین سنوورمانە کوردستانیان نەمان ئێخۆ خۆیان سازشیان لەسەر خاک کرد کاک مەحموود کابینە لە دوای کابینە باسی خاک ناکەن نیشتیمان ناکەن سەیر و سەمەرەکە لەوەیە کەسی وا دێ دیفاعیان لێ دەکات دەوە کۆچیان لێ دەکا لەسەر پۆستەکانیان کەسی هەست بەوەش ناکە ڕابردوو چۆن بووە بەرەو چێمان دەبن کەواتە وشیاری تات بە ئاگاهاتنەوەی تات دوورکەوتنەوە لە ساویلکەی و خۆش باوەڕی ئەمەیان هەموو ڕۆڵی کاریگەری هەیە سەرم یێشاندی دەست خۆش سپاس کاک پۆڵاگیان
سپاس بۆ پەیوەندەکەت. ئەچمە لای کاک محەممەد لە چەمچەماڵەوە. سڵاوی خوا لە جەنابەت کاک محەممەد لە تەلەفۆن و گوێم لێ بگرە لە خزمەتە. بەڕێزی زۆر سپاس دەکەم. ڕەحمانە بێتەوەرەکەتان نەخەتیە؟ باسی فریودانەکەین ساختەچێتی لە نێوان هاوڵاتیان ئەوانەی کە گوێیان بە حەڵاڵ و حەرام نییە، پارەی یەکە خۆن، یەک ئیستیغلالەکەن، سوء ئەخۆن ئاوە. وڵای ئەوەی ڕاستی بێ بە حەقەت دیکە لە زروفێکاژێن وای لێ هاتووە خەڵکەکە چونکە ئیمانی کردە و دینیایەتی نییە، ئیتر گوێی لە حەڵاڵ و حەرام نەماوە، ئیتر گشتی ئاوتراوە بۆی ماڵی دنیا و ئاگای تەنانەت بگرێت لە ماڵە ماڵەکەی خۆشی نەماوە. ئەمە تەنەها کەس خەڵکی خەڵەکانەوە خەڵکی فریوداوە، پارەی خەڵکی خواردووە، خەڵک هەر ئارنانە و ئاخەڵ مازێ بەناوی کۆمپانیایەکەی سێدووە ئەو خەڵکاڵە خەڵەتیەن و پارەکەی خۆن، بەس بەڵام خەڵک هەر ئاخەڵ مازێ، نەجارێ نەدوان نەسیان. ئەمە هۆی چییە؟ هۆی ئەوەی شەیتان زۆر دەمشکیانە و فریویانەدا و پارەکەیان نەخورێ، بەحساب خۆیان کەسابەت دەکەن، بەس بەڵام کەسابەتەکان حەڵاڵیتیان نییە. تەواوە. زۆر وازەحە. دەستەکانت خۆش بێ کاک محەممەد گیان. دەستخۆشی بەرنامەکەتان دێکم. زۆر سپاس هەمووتان. سپاس بۆ تۆش برای گیان. خوا ئاگادارت بێ. خوا لەگەڵ بێ کە حەمە ڕەشید لە شاراوە وەرەگرم. مامۆستا محمودی وارد باش. هەموو کاتت باش کاک حەمە ڕەشید گیان. ڕێزی ڕێزم بۆ تۆش و بینەران و بیسەران و کەناڵەکەت و ستافەکەت. زۆر زۆر سپاس. بەڕێزی وەڵی ئەوەی ڕاستی بێت کاکەم پۆڵا چاوی ماز دەکەم، قسەکانی دڵی منی هەموو کرد، تازە پەیوەندیم کردووە هەر شتێکی ئیزافەکە بخەمە سەرێ. بەڵێ خوا بۆچی بەشەری دروست کردەوە؟ دەستی داوی، چاوی داوی، عەقڵی داوی، هۆشی داوی، بۆ دەبێ ئەوەندە تەفرە بخۆی؟ بەڵێ بە بەرچاوی ئێمەوە زۆر شت کراوە، بەڵام بەشی سەرەکی دیسان پاڵ وەلایەنی سیاسی بدەینەوە بچینە ناو وەزعەکەی هۆکار چیە ئیجرا ناکرێت بۆ ڕەقابە نییە، بۆ تا ئێستا لێپرسینەوە نەبوو. ڕەنگە کاک حەمە ڕەشید بەشێکی جیەتی ڕقابی خۆی شەریک بێ لەگەڵ ئەو خەڵکەیە. دەڕەحمەت لە بابت ئەوە هۆکارەکەی تامانای چمان بەسەر هات کە لە ماڵێدا باب خراپ بوو، ئەو ئەولادا ئەو ماڵ منداڵە چی بەسەر دێ، ڕەوشتەکەی چۆن دەبێ، چ دەکا؟ ڕێزم بۆ بینەران و بیسەران، بەڵام داخەکەم ئێدە با بەس بێ بە قسەی خەڵکی خراپ نەکەین، با بۆ دوایشتی خراپ نەکەوین تا کەنجێ چوار پەنجەی خۆت بە حەواڵی بۆ بەرەکەتی پتر نییە، بۆ خێر و خۆشی پتر نییە لەوەی چاو چەڵداگری کە چاون لە قومار بێ. ئەگەراوانە هەمووی قومارە، هەمووی ئێوە قومارە تۆ دەیکەی کاکە بوا دەکەی، بۆ کاسبێکی حەواڵ ناکەی کە تۆ مەبلەغی 15-20 دۆلارت هەیە، دەبڕۆ کەسابەتێکی حەواڵی پێ و با دوو موسڵمان دوو ئینسان لەبەری بحسێتەوە. کاک حەمە ڕەشید ئەم بابەتە بە حکمەوەی جەنابەت تەمەنێکت هەیە، زمانی زوو ئەم جۆرە فریودان و ساختەچێتیە هەبوو؟ ئەگەر بوش بوو بێ، ئەگەر بوش بوو بێ پەنجەی بۆ دەستکراوە بە دوواداچوونی بۆ کراوە، ئەم قۆڵبڕانە دەستنیشان کراون، بەڵام ئێستا ڕێزیا بۆ دادەندرێ، لە پێگەی گەورەدا هیچ دەکەن، پشتیوانیان دەکرێت، دەنا چۆن دەبێت جارێک دوو جار یا پشتیان بەقووەتە یا بۆ خۆیان بەقووەتن، ناشتیوان نابێ ئیتر دەستخۆشی لێ دەکەم. زۆر دوای نەکەوم. زۆر سپاس کاک حەمە ڕەشید، دەستخۆش بۆ پەیوەندەکەت. دایکی کەنار لە کۆیەوە وەرەگرم. بەڵێ فەرموو دایکی کەنار. ئەو کاتت باش کاک محمود. هەموو کاتت باش دایکی کەنار. برای بەڕێزی قەلب ساغ بخوا. خوشی بەڕێزی منی سپاست دەکەم لەگەڵێوەشە. قەلب ساغ بخوا. خوا لێ ڕازی بێ. وەڵا لەسەر تەوەرەکە وەڵی خۆشی دەبێ هۆشیار بێ، دەبێ پارە نەداتە خەرجی، ئەو پارەی هەتا دوو خانی پێ بکرا، فەقیرێکی تێ هاوا ناو خانیەکە. دارێکی کچێری مەسەنە دارێک وەریگە ها؟ بەڵێ وایە بە تەئکید زۆر جوانە قسەکانت. خەڵک نازانێت هەیە نایداتە مار و مندارەکەی خۆشی، ئەم دەزانم بەڵگەمان هەیە نایداتە مار و مندارەکەی خۆشی خانیەش پێ بکرێ. وەڵا ڕاستە. بەتێرەیات ئەولا. وەڵا ڕاستەکەی. دایکی کەناریانی ئێستا کابرایی پێشمەرگە زۆر مەخدوودە، بەخوای پیاوەکەی من هینی دەکرێت، ساقۆی کڕیا، بەردی ئەسکەری کڕیا، پۆستار کڕیا، ڕۆیە لۆ دەوام، یەک شتیان نادەنێ. نایەندەنێ دەزانم. خۆی دەبات هەموو شتێک لە مارە ئەوە دەزانی چۆنە دایکی کەنار؟ ئەوە منتیقە بۆ منتیقە فەرقی هەیە. ئێستا منتیقە هەیە هەموو شتیان هەیە، منتیقەش هەیە یەک شتیان نییە.
والله ئێمە پیاوەکەم پێشمەرگەیە بە هەمووشتی خۆی دەستێ پۆستاری کڕیە بە قەرتی نایە خۆی بە قەرتی نایە ئەوەش هەیە لە کاتی سارەمانەوتمان وەرگتیە پێمان دێن وەڵاوی وەرگت پێنەتی نادەین نەنە تەواوە پێشمەرگە بەشێکی لە کاتی شەڕی داعش بە پارەی خۆیان فیشێکیان دەکرد و تەقیان پێدەکرد و شەڕیان پێدەکرد ئەوەش هەوە وەڵا ئێستاش قەرزارین ئێستاش قەرزارین ڕاستە زۆر ڕاستە دا لە مامۆستا عەلی باپی دەکەم بچێنت حتەکی ئەو مەسئولانە بکا برێ کاکە ژیان ئەوها ناستە سەر کارزای ڕێسی هەر نەمایە جوانە دەست خۆش بە کاک محمود دەست خۆش دایکی کەنار زۆر سپاس بۆ پەیوەندەکەت خوا ئاگادارت بێ یا ڕەبی ئەچمە لای کاک شاسوار لە کفریەوە کۆتا پەیوەندی السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك شاسوار. كاك محمود دەستخۆشیە و بەرنامەی دەکەم. سپاس دەکەم چاوەکەم. کاک محمود ئەمانەی کە دزی و جەردەی دەکەن و خۆڵی خەڵکی دەبڕن هەمووی دەست بە پرسیاتەوە دڵنیا بنەوە. بەڵێ. ئەمانە 20 ساڵە 23 ساڵە هەخەی دزی و پارە کۆکردنەوە و خۆڵی خەڵکە بڕن و خەڵکە کوژن و خەڵکە فڕێڕن و کارەبا لە خەڵکە کوژێنەوە و کارەبایژە بەژناکە و گشتی عقوبەیە ئەمە درمەتە بنجەوانەکەی عقوبەیە ئەمە عقوبەی خەڵکەدەن ئەم وەزی کارەبا تو ئەگەر کارمەندێک بووی لە پەیام ئەگەر دەوامنەکەی ڕاتوەرت حرامە بێ وایە بەتاکید تو ئەگەر وەزی کارەبانیە بۆ دەستەکەر ناکێشی دۆ کاکە وایە ڕاستە بەڵێ ناکوژیان پیاوە پارێ حرام بۆ ژن مناڵ ئەواتەوە کاک مەسوورەیوت کاک مەسوور قڕی دەکردێ لە ئەولێر وێڵێ لەسەر 15 بشکێنن کوڕە چی عەساب بۆ ئەولێرەکە کاکە چی عەساب بۆ سرۆ کێنێ بکە کاکە خەنتان فارس کرد خەنتان کوێ بەرات کرد خەنتان کوشت گشتی خۆتان بیتان گشتی ئەمانە بین کاک محمود گشتی خۆیان بین ئەمانە وایە پەرلەمانێدانە بە دیموکراسی کە بە دیموکراسیە ئەمە بەرڵایەکەی لە کوردستانە لە شمرۆژی لە ئەولێر لە ئازاییدانا ئەمانە خەڵکیان کوشت ئەمانە داعشن خۆیان داعشن کوڕ فەقیر دەرە بەشە ئەڵێم داعشە خۆیان داعشن خۆیان پیرۆست لەمانە چاش 66 وتیۆجاب یەکەتی پارتیکی دەرە کاکە خۆ بە نەفکرە تورەت کردووە جوانە ئەمانە حەقە بە کاکە مەقەر بستێنین دەستگیری بە قوشتایی دێمە بەخوا بەقەر ستێنم دەستکە بەقەر ستانن هەر کەسێک کۆینایەتیان بکات کوشم کۆینایەتی بەسە الله ئەکبەر بکەن ئەمە خوبەی خەڵکەتەن خەڵکە کوش دەبارە کاکە سیستا لە خەڵکە خوشن دەستەکانت خۆش بێ کاک شاسوار دەست خۆش فەرکی بیەخلاق نەکردی بیەخلاق ئەوە بەر لە بەقەقەی دزین لەسەر شەڕەکە دەمارە کاکە دەست خۆش بێ دەستی خۆش بێ پەیامەکەت گەیشت زۆر بە جوانی سپاست دەکەم دەست خۆش کاک شاسوار دەست خۆش گرنگەوە ئاگار لە تەندروستی خۆت بێ سپاس بۆ پەیوەندێکەشت کاک شاسوارجان بینەرانی بەڕێز و خۆشەویست بە یارمەتی هاوکارانم ئەڵقەی زارەی دوانگەی خەڵکمان پێشەش کردن بەخوای گەورەتان ئەسپێرم ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه